جێگرێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی دەبێژیت پشتی چەندین پێنگاوێن چاکسازیە مەشیایە هەفسەنگیە لە ناوبەرە خەرجی و داهاتن هەرێما کوردستانی داراگرین ئۆنۆکە حکوومەت مژیلی دارێتنا سیستەمێکی نوێ موچەیە کۆدادپەروەریەکە زێدەتر تێدا هەبیت و سیستەمی هەلگرتنا موچەیژی دەهێتە هەلوەشاندن قۆبا تاالبانی جێگرێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی د کۆمبۆنێکی دەگەل ئەندامên فراکسیۆنە ئێکەتیە لە جواتانînerên عێراقê ragihan سەربارî qeyranên giranên tûşî herêma Kurdistanê bûyîn wekû hikûmet berdewamîn li ser bizavên xwe bû rastvekirina sîstemê hukmranîyê û piştî çendîn pêngavên giringên çaksaziyê şiyayîne hevsengiyê lê navbera xercî û dahatên hikûmetê de ragirîn sîstemekê nû yê helgirtina mûçeyî dihête helweşandin سیستەمی نوێ موچەی دەهێتە بەکارئێنان کۆدادپەروەریەکە باشتر تێدا هەبێت هەر دوێ کۆمبۆنێدا تاالبانی ڕاگەان هەرێما کوردستانی دێ قۆناغەکە هەستیارڕا دەرباز دەبێت و دەوێت بێ ئاوایەکی باش سەرەدەری دەگەل بهێتە کردن و دەوێت لێ ئاستێ پەرسن نەتەوەی و نیشتیمانی دەنگ بین.